خێرخواردنەکەش و ئاوهەوا و ژینگە چەند بڕیاراتێکی زۆر و پێجان دەرکرد، بەڵام بەداخێکی گرانەوە هیچی نەتوە بواری تێبەجێکردن. یەک بەندیان تەنفیز کرد، رووسیا کە بڕیاردرا لە ستۆکۆڵم ژینگە بکرێتە پرۆسەی خوێندنەوە، رووسیا پیادەی کرد هەر لە خوێندنگای بنەڕەتی و ڕەوزەیەکەیەوە ژینگەی خستە پرۆسەی خوێندنەوە، سەرجیرێکی دروست کردووە کە ئەزانێ ژینگە چییە. بۆ نمونەیەکتان پێ بڵێم، بەرەزانە ئەزانن ساڵی 1986 بوو یان 96 بوو، پەرلەمانی رووسی درایە بەر تۆپ مسەوەرێکی سویدی تەسویری پیرێژنێکە کە ئاردەزگەرە کۆکاتەوە، وتکرد تۆچی دۆشێتی وڵاتەکە وێران بووی ئەمە ئیشیەکە و ئەوە ئیشێکی. خەڵک ئاوا خزمەتی وڵاتەکە ساڵی 1982 کۆنگرەیەکی نێودەوڵەتی بەسرا نەوەبوونەوە حەوت لە مۆنتریال لە جۆهانسبێرگ لەجێر دروستمی وێدەر ئەند کلایمەتیک ئەند هێڵتی کۆمەلگای نێودەوڵەتی بوو بە دوو بەرە، بەرەیەکیان خێرخوا داکۆچیان لە تەندروستی مرۆڤ بەکوتی بەرە ئێوە سپاسانەکەین وەکو وڵاتانی زلێت و وڵاتانی پیشەسازی حەوتەکە، بەڵام وڵاتانی حتا وڵاتانی نامی وتیان سپاسانەکەین ئێوە دنیاتان بۆ کچوو کردوینێتەوە کردوتانە بە گوندێک و ئێمە تەسەڕوف پێوەکەین. جا لەو ساڵەشدا لە ئەفریقا ڕاگەیاندەکان زۆر بەرپاسییانە کرد، ئاژەڵێکی زۆر لە برسا و لە تیمە، کەسانێکی زۆر لە برسا و لە تیمە لەناوچوون. داوایان لە وڵاتانی سەناعی کرد، سین، یابان، ئەڵمانیا، ئەمریکا کە معالەجەیەکی ئەم کێشانە بکەن، ملیان نەنە. لە مۆنتریال بە هەمان شێوە چەند بڕیاراتێکیان دەرکرد و ئەمانە بە دووادارچوون و توندوتۆڕکردنی بڕیارەکانی ستۆکۆڵم و مۆنتریال هیچی پێوەریش نەکرا. لە ئاخر کۆنگرەی نێودەوڵەتی کە بەسترا لە کۆپنهاگن 15